پۆگبا ئەو لاوەی هەموو جیهانی بەدرەوشانە و پاشان سزادانی سەرسام کرد. ئێستادا ئامادەکاری دەکات بۆ گەڕانەوەی بۆ یاریگاکان. دوجار ئەوەی پۆل پۆگبا هیوای بۆ دەخواست هاتە دی و یاریزانەکە سزای ڕاگیرانەکەی کەم کرایەوە. پۆل پێشتر وا بڕیار بوو 4 ساڵی تەواوی سزاکەی بەسەر ببات پاشان بگەڕێتەوە بۆ یاریگاکان، بەڵام لە ئێستادا سزاکەی کەم کراوەتەوە بۆ 18 مان. سزای ڕاگیرانی پۆگبا بۆ ئەوە دەگەڕێتەوە یاریزانەکە مادەی وزەبەخشی بەکارهێنابوو، بەڵام پاش پێداچوونەوە ئەوە سەرمێنرا بە ئەنقەس ئەو کارەی نەکردووە و لەلایەن پزیشکێکەوە پێی دراوە. ئەوە ژوای کرد سزاکەی لە 4 ساڵەوە بۆ 18 مانگ کەم بکرێتەوە. ئەستێرە فەڕەنسیەکە کە بە یەکێک لە باشترینی یاریزانەکانی دا ساڵی ڕابردووی جیهان دادەنرێت، لە ڕیزەکانی یۆڤانتوس گەشایەوە و پاشان بە گرێبەستی گەورە چووە مان یونایتد و سەرڕای ئەوەی چەندینیانەی گەورە واگە ڕیاڵ مەدید و بەشڕۆنە هەوڵی گواستنەوەیان دەدا. لە ئێستاشدا تەمەنی 31 ساڵە و ساڵی 2025 دەتوانێت بگەڕێتەوە یاریگاکان کە ئەو کات تەمەنی دەبێتە 32 ساڵ. لە ماوەی سزاکەیدا پۆگبا تووشی قەیرانێکی گەورەی دەرونی بوو. بە جۆرێک گەیشتە ڕادەیەک وتی ئیتر پۆگبا نەماوە و مردووە. دەیشیوت هیچ کەسێک لە یانەی یوڤانتوس وەڵام ناداتەوە. و دواتر ئەوەش ئاشکرا بوو یاریزانەکە کە موچەی ساڵانەی 9 ملیۆن یۆرۆ بوو. لە ماوەی سزاکەی تەنیا 2300 یۆرۆی پێدراوە لەلایەن یوڤیەوە بەهۆی ئەو زیانەی بەریانەکە کەوتووە. بەڵام ئەوەی یاریزانەکەی بە هیوا دەکرد ئەوە بوو هەمیشە خەڵکی پشگیریان دەکرد و هانیان دەدا تا دووبارە خۆشی هیوای بەبەرداهاتەوە و لێدوانێکدا باسی لەوە کرد تا دواسا دەجەنگێت بۆ گەڕانەوەی و لە کۆتاییدا یاریزانەکە جەنگەکەی بردەوە و سزاکەی بە ڕێژەیەکی بەرچاو کەم کرایەوە. پۆل پۆگبای پاڵەوانی جامی جیهانی و 4 جار سریایی و جارێکی ژۆرۆپالیگی بەدەستێناوە. لە ئێستادا ئامادەکاری دەکات بۆ گەڕانەوەی، بەڵام ئەوەی ڕوونە یانەی یۆڤانتۆس خواستی مانەوەی یاریزانەکەیان نییە و دەبێت بە دوای یانەیەکی نوێدا بگەڕێت تا دووبارە جادوی خۆی لە هێڵی ناوەندا بەکار بهێنێت و بگەڕێتەوە بۆ لووتکە لە تەمەنی 32 ساڵیدا.